بەنای خوای گەورە میهرەبان سڵاو و ڕەحمەتی خوای گەورە بڕژێ بەسەر پێغەمبەر و یاوریاوەرانی وەسڵاو و ڕەحمەتی خوای گەورە لە ئێوەی زێدە بەڕێز و ئازی خۆشەویست. اللهم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. اللهم اجعل القرآن ربيع قلوبنا وجلاء حزننا وذهاب همنا وإنشراح صدورنا. خوشکانی زێدە بەڕێز و ئازی خۆشەویست، زۆر خۆم بە خۆشحاڵ و بەختەوەر دەزانم کە ئەمڕۆ خۆم لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست دەبینمەوە بە هیوای گەیاندنی چەند پەیامێکی ئیلاهی بە ئێوەی بەڕێز و خۆشەویست وەکو بەبیرهینانەوە بۆ خۆم و بۆ ئەو بۆ هەموو ئەو کەسانەی کە گوێبیستی ئێمە دەبن. بەڕێزانم کۆڕی ئمڕۆمان لە ژێر ناونیشانی ژیان پێویستی بە تۆیە. بەڵێ ژیان پێویستی بە تۆیە خوشکە بەڕێزەکەم. ئێمەش پێویستمان بە ژیانە لە پێناو دابینکردنی ژیانی هەتایە کە ژیانێکە دوای ئەم ژیانە دێ. بەڵێ خوشکانی بەڕێزم ئەگەر ئێمە وەڵامی ئەم ژیانە بدەینەوە لە کاتێکدا ئەم ژیانە زۆر پێویستی بە ئێمەیە، کەسانی دەوروبەرمان دار و بەرد و چیا هەموو پێویستی بە تۆیە، تەنانەت ژینگە پێویستی بە تۆیە. ئەو کاتە تۆ بەختەوەر دەبی وەلا بەختەوەریەکەشت هەر بۆ ئێستا نابی، بەڵکو بەختەوەریەکەت بەردەوام دەبێ. لە سەرەتای وتارەکەمان حەز دەکەم بە چیرۆکێکی ڕاستەقینە دەست پێ بکەم. لە وڵاتی بەریتانیا سەرۆکی نیقابەی ئەم وڵاتە لە کۆڕێکدا لە کاتێکدا کە کۆمەڵێک پزیشک تەخەڕوزیان دەکرد، سەرۆکی نیقابە هەستا وتارێکیدا کە خۆی پزیشکێک بوو بە تەمەن بوو. باسی ئەزمونێکی خۆی جێڕایە، وتی ڕۆژێکیان لە کاتی زستانەدا بوو لە درەنگانێکی شەو درەنگ بوو، باو بارانێکی یەکجار زۆر بوو لە دەرگا دراچوم دەرگام کردەوە بینیم ئافرەتێکی لە ژاو. وتی دکتۆر تکال لێ دەکەم، تاقە کوڕێکم هەیە، کوڕەکەم زۆر نەخۆشە، تای پلەی گەرمی زۆر بەرز بۆتەوە، تکال لێ دەکەم بەهانامەوە وەرە و یارمەتیم دەبۆی منداڵەکەم کوڕەکەم لە مردن ڕزگار بکرێ. زادەڵێ منیش ناچار بووم لەگەرم ئافرەتە چووم. ڕێگایەکە تۆزێک دوور بوو، هەردووشمان سیارەمان لانە بوو. لەم درەنگانی شەو لەو تاریکی و لەو شەوە سەخت و پڕ لە باو بارانە مەسافەیەکی زۆرمان بە پێ بڕی. ئیتر کە گەیشتینا ئەو شوێنە دیتم منداڵەکەی بەڕاستی زۆر نەخۆش بوو، پلەی گەرمای زۆر بەرز بووە. بەڕێ بە دیار مندارەکەمە بووم و عیلاجی پێویستم پێدا تاکو منداڵەکە پلەی گەرمای دابەزی و تەندروستی بەرەو بارێکی زێگیر چوو. ئیتر خەریک بخوا حافیزی بکەم ئەم ئافرەتە هەندێ پارەی خست بە ناو زەرفێک و ویستی پێم بدا، بەڵام من وتم من بۆ پارە نەهاتوم و تەنها هاتوم یارمەتی ئێوە بدەم و پێی ئەم پارەی وەرناگرم. دەرێ هەرچەندەم ئافرەتە هەوڵیدا، بەڵام من ڕەتم کردەوە پارەکەم وەرنەگرت. ئیتر دەرێ لەم کۆڕە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی بەریتانیا دانیشت بوو کە ناوی لوید جۆرج بوو. دەرێ لوید جۆرج دەستی بە گریان کرد و هەستاوە بەم دکتۆرەی وت ڕێگام پێدەدەی دەستت ماچ بکەم. وتی چۆن تۆ دەستی من ماز دەکەی؟ گوتی بەڵێ. چۆن دەستی من ماز دەکەی؟ گوتی ئەمە وەسیەتی داکمە. گوتی دەزانی ئەو منداڵێک کە تۆ چووی چارەسەری بکەی چیە بوو؟ چیە بووتی؟ من بووم، دایکم مردووە، بەڵام وەسیەتی بۆ من کردووە کە ئەگەر لە ژیاندا مابم و تۆم دۆزیەوە ئەوە دەبێت دەستت ماچ بکەم. بەڵێ من بووم، منت لە مردن ڕزگار کرد، یارمەتی منتدا. زا خوشکە بەڕێزەکانم، یارمەتیدانی خەڵک و بەهاناچوونی خەڵک ڕەنگە تۆزێک ماندیر بکە، تۆزێک لە کاتت بگرێ، بەڵام لەوانەیە بەروبوومێکی یەکجار گەورەی هەبێ. ئێمە وەکو کەسانی بڕواداریش بڕوامان بەوەی هەیە کە تەنها چاوەڕوانی سوپاس و پاداشتی دنیا ناکەین، بەڵکو چاوەڕوانی ڕەزامەندی و پاداشتی ئیلاهی دەکەینەوە لە ڕۆژی دوایی. جا ئەو کەسانی کە کار و کردەوەی چاک دەکەن هەموو کاتێ دڵنیا خۆشە، هەز بە جۆرێک لە ئیتمئینان و لە ئاسوودەی و لە دڵخۆشی دەکەن. جا زانایانی دەروون ناز دەڵێن ئەمە وەکو یاسایەکی ئیلاهی بەشێک لە پاداشتی کردەوەی چاک خوای گەورە هەر لە ژیانی دنیاە دەداتەوە کەسە چاکەکان، بەڵام بەشە زۆری پاداشتەکەی خوای گەورە بۆ ڕۆژی دوایی هەڵدەگرێتن. جا خوای گەورە لە قورئانی پیرۆز دەفەرمێ وما كان الله معذبهم وأنت فيهم وما كان الله معذبهم وهم يستغفرون.
خی گەورە دەفەرمێ ئەی محەممەد صلی الله علیه وسلم لە کاتێکدا کە کافرە سەرسەختەکان دەیانوت بۆ خی گەورە سزامان بۆ نانێری خی گەورەش دەفەرمێ سزایان بۆ نانێرم لەبەرەوەی تۆ لە ناو ئەوانی و سزایان بۆ نانێرم بۆ لەبەرەوەی کەسانێک لە ناو ئەواندا دەژی ئەمان کەسی چاکن و ئیستیغفار و تۆبە دەکەن و لە خی گەورە دەپاڕینەوە. جا خوشکە بەڕێز دەکەم ڕەنگە دوعایەکی خێری تۆ، ڕەنگە چاکەیەکی تۆ، ڕەنگە ئیستیغفارێکی تۆ، ڕەنگە شەو نوێژێکی تۆ ئەمە بێتە هۆی ئەوەی سزای خی گەورە دوور بخاتەوە لە ئۆمەتێک، سزای خی گەورە ڕابگرێ. ڕەنگە بەدبەختی و نیکبەتی و گوناه و تاوانی یەکێک لە ئێمە ئەمە ببێتە هۆی قار و غەزەبی خی گەورە و برسیتی و نەهامەتی بۆ یەک کۆمەڵگە بهێنێ. لە سەردەمی موسا سەلامی خوای لەسەر بێ خەڵک تووشی قات و قوڕی و بێبارانی و نەهامەتێکی زۆر هات بوون، چەند ساڵێک خەڵک بەم شێوازە ماوە. جا خەڵکەکە هاتنە لای موسا سەلامی خوای لەسەر بێ وتیان ئەی موسا دەی خۆتۆ قسە لەگەر خی گەورە دەکەیت و گفتوگۆی لەگەر دەکەی، داوا بکە خی گەورە بارانمان بۆ بارێنی. جا موسا سەلامی خوای لەسەر بێ خەڵکەکەی کۆ کردەوتی بادەر بچین و لە شوێنێک کۆ ببینەوە لە دەرەوەی شار نوێژی بارانباری بکەین بەڵکو خی گەورە بارانی ڕەحمەتمان بۆ بارێنی. خەڵکەکەش هەموو کۆبوونەوە لەگەر موسا دەرچوون بۆ شوێنی دیاری کراو. کاتێک نوێژی بارانیان کرد و زۆر لە خی گەورە پاڕانەوە بەڵام بارانیان بۆ نەباری. جا موسا چوو لەگەر خی گەورە گفتوگۆی کرد و خوای گیان ئێمە زۆر پێویستمان بە بارانی ڕەحمەتی تۆیە، بۆمان نابارێ؟ ئایا ئێمە کەسی چاک نین، شایانی باران نین، شایانی وەڵامدانەوەی دوعایەکانمان نین؟ خی گەورە فەرمووی ئەی موسا بەڵێ شایانن، بەڵام لەناو ئێوە کەسێکی گونەهباری بەدبەخت، کەسێکە کە بەڕاستی من زۆر لی تووڕەم، کەسێکی گونەهبارە بۆیە وەڵامی نوێژە بارانەکە و دوعاکانی ئێوە نادەمەوە. جا موسا گەڕایەوە ناو خەڵکەکە و پێیوتن ئەوە خی گەورە وا دەفەرمێ تکا دەکەم چێ گونەهبارە بادەرچێ بۆی خی گەورە وەڵامماندا بداتەوە بارانی ڕەحمەتمان بۆ بارێنی. کەس دەرنەچوو بەڵام چەند خولەکێکی پێچوو بارانێکی بە گوڕباری. خەڵکەکە زۆر دڵیا خۆش بوو، لە هەمان کاتدا پرسیارێکی زۆر گەورەش بۆیان دروست بوو. دەی خی گەورە وای فەرموو کەسیش لە ناومان دەرنەچوو، ئەمە چۆن گۆڕا؟ موسا جارێشتر گفتوگۆی لەگەر خی گەورە کردەوە و فەرمووی خوایە گیان ئێمە تێنەگەیشتین لە حیکمەتی تۆ لە نەهێنی ئەمە، کەس لەناو ئێمە دەرنەچوو لە کاتێکیشدا بارانمان بۆ باری. خی گەورە فەرمووی ئەی موسا ئەو کەسە گونەهبارە بینی خۆم و خۆی تۆبەی کرد و استیغفاری کرد، وتی خوایە گیان ئەوە بەڵێن بێ و بەڵێنەکەشی ڕاست بوو، من لە ناخی ئەو تێگەیشتم، لە ناخی ئەو هەستم پێکرد کە ڕاستگۆیە لەگەرە من. وتی خوایە گیان من بەڵێنت پێدەدەم کە لە ئێستا واز لە هەموو گوناه و تاوانەکانم بهێنم، بۆیە منیش تۆبە و ئیستیغفارەکەم لێ قبول کرد و بارانی ڕەحمەتم بۆ ئێوە باران. جا موسا فەرمووی خوایە گیان حەز دەکەم بزانم ئەو کەسە چێیە؟ خی گەورە فەرمووی ئەی موسا ئەو کەسە لە کاتێکدا کە گونەهبار بوو من فەزعم نەکرد و کەشفم نەکرد چێە، ئێستا لە کاتێکدا تۆبەی کردووە چۆن کەشفی دەکەم؟ جا خوشکە بەڕێز دەکەم ئێمە دەتوانین ببین بە هێلانەیەک بۆ باڵندەکان، ئێمە دەتوانین ببین بە ئاوێکی سازگار گول و باغ و دار و درەختەکان بەهۆی ئێمەوە بڕوێ، و لە هەمان کاتیشدا دەتوانین ببین بە زەنگە زۆرەیەک و ئازاری خەڵک بدەین، دەتوانین ببین بە مێشێک و دەوروبەری خۆمان هەرەسان بکەین. دەی بۆچی ئێمە نەبین؟ بۆچی نابی بەو مێش هەنجین بەرهەم بهێنین؟ بۆچی نابی بە هێلانەیەک لە کاتێکدا باڵندەکان لە کاتی سەرمای زستانە پێویستیان بە هێلانەیەکەوە بێن لە ناخی تۆی هێڵانەیەک بۆ خۆیان بکەنەوە؟ بۆچی نابی بەو ئاوە سازگارە دار و باخ و گوڵەکان بۆ خۆت ئاو بدەی؟ دەی ئەگەر ناتوانی وەکو هەنگ بی، ئەگەر ناتوانی هێلانەیەک بی بۆ باڵندەکان، و ئەگەر ناتوانی بە ئاوێکی سازگار تکات لێ دەکەم مەبە بە درک، مەبە بە پوش و پەلاش، باغ و گول و باغەکانیش مەشێوێنە، شێواز و مەزهەریان لە خۆیانەوە جوانە، بەڵام تۆ تێکیان مەدا. ئازیزەکەم بۆچی ئێمە نەبین بە کەسێکی سوود بەخش؟ بەڵێ ژیان پێویستی بە تۆیە، دەتکات لێ دەکەم وەڵامی ژیان بدەرەوە، چونکە ئەم ژیانە کە پێویستی بە تۆی بۆچی وەڵامی نادەیتەوە؟ ئەگەر وەڵامی بدەیتەوە دەزانی خی گەورە چیت پێ دەبەخشێ، ئەوە با بەڵێنێ چی
بەڵێنێکی خوای گەورەت پێ بدەم کە لە قورئانی پیرۆز فەرمیێتی دەفەرمێ خوای گەورە دەفەرمێ من عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن فلنحيينه حياة طيبة ولنجزينهم أجرهم بأحسن ما كانوا يعملون بەڵێ ئەو خوایە پێ دەڵێ خوای پەروەردیگار کە هەرگیز بڵە بەڵێنەکانی خۆی پەشیمان نابێتەوە هەر کەسێ چنێر بێ چمێ بێ پیاو بێ ئافرەت بێ گەنج بێ پیر بێ بەڵام کار و کردەوەی چاک ئەنجام بدا یا بەمانایشتر بەروبوومی باوەڕەکەی بریتی بێ لە کار و کردەوەی چاک ئەو خوای گەورە دەفەرمێ ئێمەش زندوی دەکەینەوە دڵێکی پڕ لە ئاسوودەیی و بەختەوەری پێدەبەخشین و لە ڕۆژی دوای زۆرترین ئەجر و پاداش پێ دەدەینەوە و بە باشترین شێوە پاداشتەکەی دەدەینەوە جا بەڕێزەکەم پێغەمبەری خوا درود سڵای خوای گەورە لێبێ دەفەرمێ بادیرو بالأعمال الصالحة پەلە بکە ڕاکە هەوڵدا ژیانی خۆت بگۆڕە لە خراپەوە بەرەو باشە لە کردداری خراپ بەرەو کردداری باش ئەگەر تۆ کار و کردەوەی باش ئەنجام بدەی ڕەنگە زۆرێک لە ئێمە زۆر کات هەیە بەڵێ قورئان دەخوێنین تەسبیحات دەکەین بەڵام زۆر جار هەیە شەو نوێژ دەکەین بەڕۆژوو دەبین ڕەنگە نوێژە سونەتەکان چێشتە نوێژ و ئەمانەش هەموو بکەین بەڵام ئایا دەبێ خوای گەورە هەموو ئەمانەمان لێ قبول بکە دەزانی خوای گەورە چۆن لێت قبول دەکا خوشکە بەڕێزەکەم خوای گەورە دەفەرمێ هەموو ئەوانەی ئەو زوکر و یادانەی کە بە زمان دەیکەی بەمەرجێ خوای گەورە لێت قبول دەکا ئەگەر عەمەلی ساڵحیشی لەگەر بێ ئاوە زۆرێک لە گەنجان دەبینی فلانە کەسە محەجە بێ نوێژ دەکات چوە بۆ حەج بەڵام سەیری کە خوو ڕەوشتی چەند ناشیرنا خوای گەورە لە قورئانی پیرۆز دەفەرمێ من كان يريد العزة فلله العزة جميعا إليه يصعد كلم الطيب والعمل الصالح يرفعه خوای گەورە دەفەرمێ ئەگەر بەرزی و بڵندی و پایەبەرزیت دەوێ ڕێز و قەدرت دەوێ کەسایەتێکی جێگیر و سەنجیلت دەوێ ئەوە لە خوای گەورە داوا بکە لە خەڵک داوا مەکە و بشزانە خوای گەورە کەلیم الطەیبت بۆ بەرز دەکاتەوە بە مەرجێک عەمەلی ساڵحی لەگەر بێ زە ئیبن عەباس عەبدوڵای کوڕی عەباس کە بە مفەسیری قورئان و کوڕی ئامۆزای پێغەمبەری ئازیزمانە درود سڵای خوای گەورەی لێبێ دەفەرمێ ئەلکەلیم الطەیب دووشت دەگرێتەوە یەکەمیان بریتە لە کار و کردەوەی چاک دووەم زکر و یادی خوای گەورە و فەڕائیش کێچێ لە زانە خواناسەکانە دەفەرمێ خوای گەورە کاتێک زکرەکانت لێ قبول دەکا ئەگەر بێت و عەمەلی ساڵحی لەگەر بێ یعنی عەمەلە ساڵحەکانت لەگەر زکرەکان بەیەکەوە بەرز دەبنەوە و سەنجێکیان دەبێ خوای گەورە هەردووچیان بەیەکەوە قبول دەکا بەڵام ئەگەر تۆ تەنها عیبادەتت پەیوەندی نێوان خۆت و خوای گەورە چاک بکەی بەڵام پەیوەندی نێوان خۆت و بەندەکانی خوای گەورە چاک نەکەی کەوابی تۆ نیوەی عیبادەتت کردووە نیوەی عیبادەت ئەنجام داوە چونکە وەکو زانایان دەرێن فەرمیانە دوو پێناسەیان کردووە لە بۆ عیبادەت العیبادە هي علاقة بين العبد وربه وبين العبد وعبده واتا عیبادەت خواپەرستی بریتە لە پەیوەندی نێوان بەندە و خوای گەورە و بریتە لە پەیوەندی نێوان بەندە و بەندە کابی تۆ دەبێ هەردووکت بەهێز بێ هەم لەگەر خەڵک لەگەر خوای گەورە پەیوەندیت بەهێز بێ و هەمیش لەگەر بەندەکانی خوای گەورە پەیوەندیت بەهێز و ڕێک و پێک و ئاسوودە بێ دەزانی خوشکە بەڕێزەکەم ئەگەر تۆ هەموو کاتێ ڕوود گەشاوە بێ قسەکانت خۆش بێ ئەوە سۆز و خۆشەویستی خەڵک بۆ خۆت دابین دەکەی خەڵک تۆیان خۆش دەوێ خەڵک سۆزیان دەبێ بۆ تۆ جا یەکێ لە زانایەکان کە منداڵێکی ئاوە گەنجێکی لابوو ئیشی لەلا دەکرد و خزمەتی دەکرد بەڵام ئەم کوڕە ئەم غولامە زۆر حەزی لە خەو بوو زۆر تەمبەڵ بوو کە ئەم زانایە بەڕێزە ناوی ئیمامی جەعفەری سادق بووە ئیتر ئەم کوڕە زۆر حەزی بە خەو بوو هەموو کاتێ دەنووست بە شەو بە ڕۆژ دەنووست جا ڕۆژێکیان ئیمامی جەعفەری سادق ئەم کوڕەی ناردی بۆ ئەوەی پێداویستیەکی بۆ جێبەجێ بکە بەڵام ئەم غولامە زۆر دواکەوت ئیمامی جەعفەری سادق بە دوای گەڕا لە کۆڵانەکان تا دۆزیەوە بینی لەسەر شوستێکە خەوی لێکەوت بوو ئەوە هات دەستی بەسەری داهێنا فەرمووی یا غولام تەنام باللەیلی والنەهار ئەی کوڕی چاک ئەی کوڕی گەنج تۆ بە شەو بە ڕۆژ دەنوویت تۆ بە شەو بە ڕۆژ دەخەویت دەی
إن لك النهار لك الليل ولنا النهار فەرمووی شەو بۆ تۆ بێ و ڕۆژیش بۆ ئێمە بێ تۆ بە شەو بخەوە بە ڕۆژ ئیش بۆ ئێمە بکە بەبێ ئەوەی لێی تووڕە بێ بەبێ ئەوەی بەسەریەوە هاوار بکە. جا بەڕێزەکانم پێغەمبەری خوا درود سڵاوی خوای گەورەی لێبێ وەصفی ئەبوو بەکری سدیق دەکا دەفەرمێ ئەبوو بەکر کەلغەیث ئەینەما وەقع نەفعە دەفەرمێ ئیمامی ئەبوو بەکر وەکو بارانێکی بەپیت و بەفەر وایە ڕوو لە هەر شوێنێ بکە سوود دەگەێنێ بەو شوێنە. جا ئێمەش بۆ وەکو ئەبوو بەکر نەبین بۆ وەکو ئەبوو جەهل بین چ شتێ ڕێگامان لێ دەگرێ خوشکە بەڕێزەکەم چ شتێ ڕێگامان لێ دەگری ئەگەر وەکو ئەبوو بەکر بین و ببین بە بارانێکی بە پیت و بەفەر لە هەر شوێنێ بووین شوێن پەنجەمان دیار بیتن. گەنجێک دەجێڕێتەوە باسی خۆی دەجێڕێتەوە دەڵێ من گەنجێک بووم لە کافتریایەک ئیشم دەکرد بەس بە دوای کۆکردنەوەی پارە بووم دنیا فریوی دابووم. ڕۆژێکیان خەڵک هاتن بۆ ئەو کافتریایە و ئیتر گەنجێک سیمایەکی جوانی بەدەم و چاویەوە دیار بوو بەڵێ هات حیسابەکەی بداتە من دەر ئەو گەنجە ویستی بەیەک جوملە پەیامێکی ئیلاهی بە من بگێنێ دەڵێ یا بەیەک ڕستا وتی الحساب إنما الحساب اليوم الحساب فەرمووی ئەوە هاتووم حیسابەکەی خۆم پارەکەی خۆم بدەم بە تۆ بەڵام حیسابی ڕاستەقینە لێپرسینەوەی ڕاستەقینە لە ڕۆژی دواییە. ئەو گەنجە دەڵێ ئەم قسەی ئەم کوڕە إنما الحساب اليوم الحساب دەڵێ تەنها ئەم ڕستەیە منی هەژاند لە ناخەوە کاریگەری لەسەرە من هەبوو وای لێ کردم بە خۆمدا بچمەوە بیر لە قیامەت بکەمەوە بیر لە مردن بکەمەوە بیر لە حیسابی دوایی بکەمەوە ئیتر بڕیارمدا تۆبێ بکەم بەرامبەر بەخوای گەورە دەستم کرد بە نوێژەکان دەچوم بۆ مزگەوت دە ڕۆژێک لە مزگەوت ئەم گەنجەم بینیەوە دەڵێ وتم دەمناسیتەوە وتی نەخێر دەڵێ وتم دەزانێ من فلانە کەسم لە فلانە کافتریا کە هاتی ئەم ڕستت بە من گوت إنما الحساب اليوم الحساب وتی بەڵێ 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 ئێستا دەدناسمەوە وتم ئەم جوملەی تۆ ئەم ڕستەی تۆ منی هەژاند بەهۆی تەنها ئەم ڕستەی تۆ من تۆبەم کرد و وازم لە ئیشی کافتریا و لە پارە کۆکردنەوە و بەڕاستی دنیا فریوی دابووم ئاگام نە نوێژم دەکردنا نە هەر خوان بەبیر نەبوو قیامەتم هەر بەبیر نەبوو بەڵام تەنها ئەم ڕستەی تۆ هیدایە بووە سەبەبی ڕێنمایی من. خوشکانی بەڕێزم خوای گەورە لە قورئانی پیرۆز دەفەرمێ وئین تطیعوه تهتدوا دەفەرمێ ئەگەر ئێوە ئیتاعی خوا بکەن خوای گەورەش هیدایەتتان دەدا خوای گەورە ڕێنماییتان دەکات. ڕەنگە هەر یەکێ لە ئێمە کۆمەڵێ ئیشی چاک و ئیشی چاکمان هەبێ خوڕەوشتی جوانمان هەبێ بەڵام لە زۆر ڕووەوە کەم و کورتیشمان هەبێتن نەمانتوانی بی وەکو پێویست فرمانەکانی خوا و پێغەمبەری خوا جێ بکەن جێبەجێ بکەین. ئەوە تا خوای گەورە لە قورئانی پیرۆز دەفەرمێ فمن تبع هدايا فلا يضل ولا يشقى خوای گەورە دەفەرمێ لە زمانی عەرەبی فمن تبع هدايا یعنی هەر کەسێ یعنی هەنگاو بە هەنگاو قۆناغ بە قۆناغ شوێنکەوتووی فرمانەکانی خوای گەورە بێ لە هەموو ڕێکەوە فلا يضل ولا يشقى هەرگیز تووشی گومڕایی و بەدبەختی و نیکبەتی و قار و غەزەبی خوای گەورە نابێ. جا ئەگەر تۆ دەتەوێ خوشکە بەڕێز دەکەم بە تەواوی بکەوتە ژێر بەهاری ڕەحمەتی خوای گەورە بەرەکەتی ئیلاهیت لەسەر بێ ئەوە دەبی لەو کەسانە بی فەمەن تەبیع هودایە بە تەواوی هەنگاو بە هەنگاو شوێن قۆناغ بە قۆناغ فرمان بە فرمان فرمانەکانی خوا و پێغەمبەری خوا جێبەجێ بکەیت. بەڕێز دەکەم خوای گەورە لە قورئانی پیرۆز دەفەرمێ وسارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السماوات والأرض أعدت للمتقين خوای گەورە دەفەرمێ پەلە بکەن بۆچی بۆ بەدەستهێنانی لێبوردەیی خوای گەورە بۆ بەدەستهێنانی ڕەحمەت و بەزەیی و بەرەکەتی ئیلاهی. ئەگەر ئەمانەت لە دنیا توانیت دەستەبەر بکەی ئەی لە قیامەت چ دەستەبەر دەکەی بەهەشتێک کە پانتاییەکەی بەقەت هەموو ئەرز و ئاسمانە وەڵکو ئەرز و ئاسمان دەچێتە ناوی. بەڕێزەکانم ڕەنگە ئێمە بەهۆی ئەو تەکنەلۆژیایی کە ئێستا لە ژێر دەستمانە لە کۆمپیوتەر و ئەنتەرنێت و فەیسبوک و تویتەر و هەموو ئەو جۆرە شتانە کە ئیشی لەسە دەکەین
ڕەنگە زۆر کاتێ زۆر بێ باکانە مامەلەی لەگەر بکەین ڕەنگە شتێک دابەزێنین پێچەوانەی ڕەزامەندی خوای گەورە بی کۆمنتێک دەنووسی بۆ کەسێ شتێکی باشی بڵاو کردوتەوە بەڵام تۆ کۆمنتێکی لە بۆ دەنووسی شتێکی بۆ دەنووسی یعنی وای لێ دەکەی لە ئیشی چاچی سار دەکەیتەوە جا لەو کاتەدا کە تۆ بە تەنهای بەڵێ دەتوانی شتی خراپ دابەزێنی بچیتە ناو ئەو پەیج و ئەو سایتانەی کەشتی خراپی تیا بڵاو کراوەتەوە کە تەنها شەیتان و ئەوانەکانی شەیتان دلیان پێخۆشە و ئیشی لەسە دەکەن تۆش لەگەرەوان دەستێکەل دەکەی ئالەو کاتەدا سەر بۆ ئاسمان بەرز بکەوە برێ ئەین الله خوا ئایا خوا ناتبینێ ئایا تۆ ئەمە لەبیر دەکەی إن الله سميع بصير ئایا تۆ ئەمەد لەبیر نییە خوای گەورە جێبیستە و خوای گەورە بیسەر و بینەرە تۆ دەبینێ و تەسفیری تۆ دەکا دەزانێت تۆ چ دەڵێ و دەیها گەنج بەم شێوازە فریویان خواردووە و تا درنگانێکی شەو بەڵکو گەنج هەیە تا بەیانی نانوی خەریکی فەیسبوک و تۆڕە کۆمەلایەتیەکانە شتی خراپ بڵاو دەکاتەوە گفتوگۆ لەگەر کوڕەکان دەکا خوشکە بەڕێزەکەم تکا دەکەم ئاگداری خۆت بە هیچ کاتێ شتێ مەنووسە شتێک مەڵێ ئیلا ڕەزامەندی خوای گەورەی تیادا نەبێ چونکە ئەمە دەمینێ بۆت ئەمەت بۆ دەمینێ خوای گەورە دەفەرمێ ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد هیچ شتێ نییە بیلێیت هیچ شتێ نییە بینووسید ئەو بزانە دوو فرشتە لە لای ڕاست و چەپتە یەکیان خراپەکە ئەیتریان باشەکەت بۆ دەنووسێ خوشکە بەڕێزەکەم من ڕۆژێک لە کەناڵێکی ئاسمانی جێم گرتبوو کچێک پەیوەندی بەیەکێک لە بانخوازە جیهانیەکان کرد کە کەناڵێکی ئاسمانی بوو ئەو کچە وتی مامۆستای بەڕێز من کچێکم تەمەنم 24 ساڵە بەڵام هەز دەکەم نیوچەوانم سێنزەیە هیچ شتێکی باشم بۆ نایە لە هەموو لایەکەوە بەدبەختی و نیکبەتی ڕووی لە من کردووە زۆر حەز دەکەم وەکو هەموو کچێک ژیانی هاوسەرگیری پێک بهێنم وەزیفەیەکم هەبێ بەختەوەر بم بەڵام هەموو کاتێ هەز بە دڵتەنجی و بێتاقەتی و گونەهباری خۆم دەکەم هەموو کاتێ زۆر بێتاقەتم زۆر دڵتەنگم زۆر نابەختەوەر و نائاسوودەم جا ئەو مامۆستایوتی ئایا تۆ هەز ناکەی گونەهبار بی وتی بەڵێ هەز دەکەم گونەهبارم گوتی گوناهەکانت چۆنە وتی بەڵێ زۆرم گوناه کردووە لە ڕابردوو و زۆر ئازاری دلی دایکمم داوە بۆیە هەز دەکەم تەنانەت وەزیفەم هەبوو لە وەزیفەکەم دەریان کردوم تا ئێستا یەک گەنج داوای منی نەکردووە ئەگەر چی شێوە و شکلیشم مەقبولە و ڕێکوپێکیشە زا خوشکە بەڕێزەکانم پێغەمبەری خوا درود و سڵای خوای گەورەی لێبێ دەفەرمێ لە فەرمودەیەکدا دەفەرمێ ما لا يزيد من العمر إلا البر ولا يرد القضاء إلا الدعاء وإن الرجل ليحرم الرزق بذنب يصيبه أم حديثة كإمام بيهقي وابن ماجه روايتيان كردوا بيغنبري خواه دەفەرمێ هیچ شتێ نییە تەمەن درێژ بکە ئیلا کار و کردەوەی چاک نەبێتن و هیچ شتێ نییە بەڵاو مسیبەت و قەدەرە ناخۆشەکان لە تو دوور بخاتەوە ئیلا دوعا نەبێ و زۆر جار هەیە خوای گەورە ڕزقێک بۆ کەسێ دەنێری بەڵام ئەو کەسە گوناهێ دەکا خوای گەورە مەحرومی دەکا بێبەشی دەکا لەو ڕزقە کە خوای گەورە دەیێ بۆی بنێری جا خوشکە بەڕێزەکەم ئەگەر دەتەوێ تووشی بەڵاو موسیبەتە ناخۆشیەکان نەبی ئەگەر دەتەوێت تەمەنت درێژ بی ئەگەر دەتەوێ لە ڕزقێک بێبەش نەبی کە خوای گەورە دەیێ بۆت بنێری ئەوە خوشکە بەڕێزەکەم کار و کردەوەی چاک بکە و خۆشت لە گوناه و تاوان پارێزە دیارە ئێمە وا تێگەیشتووین کە کاری چاکە و پاداش وەرگرتنەوە تەنها بە ئەنجامدانی کار و کردەوەی چاکە نەخێر خوشکە بەڕێزەکەم بەڵکو تۆ پاداشتی زیاتر وەردەگریتەوە ئەگە خۆت لە گوناه و تاوان پارێزی یعنی هەر وەکو نوێژ دەکەی ڕۆژوو دەگری باڵاپۆشی پاداش وەردەگریتەوە درۆ ناکەی غەیبەت ناکەی ئازاری خەڵک نادەی لەسەر هەموو ئەمانەش پاداشتی یەکجار زۆر وەردەگریتەوە
بەڕێزەکانم ئەبوو هورەیرە ڕەضا و ڕەحمەتی خوای گەورەی لێبێ لە فەرمودەیەکدا دەفەرمێ مهلا عن الله مهلا لولا شباب خشع وبهائم الركع وأطفال رضع لصب عليكم العذاب صبا ئەبوو هورەیرە دەفەرمێ ئاگدار بن خوای گەورە زۆر مۆڵەت بە ئێوە دەدا زۆر مۆڵەتی بە ئێوە داوە ئەگەر لەبەر منداڵێکی شیرەخۆر و لەبەر ئاژەڵێک و لەبەر گەنجێکی لە خواترز نەبێ ئەوە ڕەنگە سزا و ئازاری خوای گەورە وەکو بارانی بەهار بۆتان ببارێ جا بۆیە خوشکە بەڕێزەکانم بەڵام بە پێی چاوانەشی ئەگەر بەقەدەر کار و کردەوەی چاکەکانی ئێمە بەقەدەر خۆپاراستنی ئێمە لە گوناه و تاوانمان ئەو قار و غەزەب و تووڕەیی خوای گەورەمان لێ دوور دەکەوێتەوە بەڕێزەکانم مامۆستایەک باسی خۆی دەجێڕێتەوە لە یەکێ لە قوتابخانەکان ئەمە ڕووی داوە بەڵێ من زۆر ڕقم لە باڵاپۆشی بوو ئیتر هەندێک تەلەبەمان هەبوو هەندێک قوتابیمان هەبوو هەر لە قۆناغی بنەڕەتی لە 5 و 6 ئیبتیدایی باڵاپۆش بوون دەڵێ منش زۆر ڕقم لێیان بوو زۆر بەسەریانەوە هاوارم دەکرد و خۆم لێ تووڕە دەکردن و دەمشوشتنەوە و هەستم بریندار دەکردن دەڕۆژێ یەکێ لەم کچانە باڵاپۆش بوو دەڵێ وتم بەیانی نایتەوە بۆ قوتابخانە بەم شێوازە دەرەی دۆلمەی پێچراوی نایتەوە سەرزنشتم کرد بەڵێ ئەم کچەش هیچ وەڵامێکی نەدامەوە بەڵام ڕەنجی تێکچوو زۆر متەئەسیر بوو دەڵێ کە چوو بووە بۆ ماڵەوە بەدایکی وتبوو دایە مامۆستاکەم زۆر هەرەشە و گورەشەی لێ کردووم پێمی وتووە بەیانی ناگەڕێیتەوە بەم جلوبەرگە ئەگەر بەم جلوبەرگە بیتەوە لە قوتابخانە دەرد دەکەم دەرە دایکیشی بەم کچەی وتبوو کچی خۆم ئەوە فرمانی خوایە خوای گەورە بە ئێمەی وتووە بە من دەڵێ و بە تۆی وتووە دەبێ ئێمە باڵاپۆش بین جا ئەم کچە زۆر بە بەراعەتەوە وتی دایە گیان من بە قسەی خوا گیان بکەم یا بە قسەی مامۆستاکەم بکەم دایکی پێیوت کچەکەم دەبێ بە قسەی خوا گیان بکەی چونکە خوای گیان خالق و ڕزق دەری ئێمەیە و خوای گەورە قیامەت و دنیای ئێمەی بەدەستە بەڵێ ئەم کچە زۆر قسەکەی دایکی چووە دلی بانی گەڕاوە بۆ قوتابخانە بە هەمان جلوبەرێک مامۆستایەکەی کە بینیەوە زۆر بەتوندی بەسەریەوە هاواری کرد و ئیهانەی کردووتی پێم نەوتیت بەم جلوبەرگانە نەیتەوە بۆ قوتابخانە یاڵە بگەڕێەوە بۆ مارەوتی ناگەڕێمەوە من نازانم بە قسەی تۆ بکەم یا بە قسەی ئەو بکەم مامۆستایەکەش وتی مەبەستت لە ئەو چییە تی مەبەستم لە ئەو خوای پەروەردیگارە دروستکەر و ڕزقدەری ئێمەیە ئیتر ئەو مامۆستایە بە قسەی ئەم قوتابیە ناخو دلو دەرونی جولاوە ناخو دلو دەرونی هەژاوە یعنی زۆر کاریگەری لە مامۆستایە کرد وای لێ کرد بە خۆدا بچێتەوە زۆر شەرمی لە خۆ کردەوە و مامۆستایەکە قوتابیەکەی بەجێهێشت و چوو لە غورفەیەک بە تەنها دانیشت و دەستی کرد بە گریان وتی من چیم کردووە سەیری کە ئەم کچە بچووکە چۆن تێگەیشتووە لە دینی خوای گەورە ئیتر ئەم مامۆستایە بڕیاریدا کە بگەڕێتەوە تۆبە بکا و واز لە شکاندنی محەجەبەکان و قوتابیە باڵاپۆشەکان بهێنێ و خۆشی باڵاپۆش بێ ئیتر سەردانی ماڵی ئەم کچەی کرد و زۆر سوپاسی دایکی ئەم کچەی کرد وتی خوای گەورە پاداشتی بە خێرت بداتەوە کە منت لەو هەموو تاریکی و نەهامەتی و قوربەسەریە ڕزگار کرد بەهۆی پەروەردە جوانەکەی کچت و ئەو پەیامەی کە تۆ پێتدا ئەویش بە منی گەیان کە خوای گەورە هیدایەتی منیدا لەسەر دەستی ئێوە جا خوشکە بەڕێزەکەم بەڵێ تۆ منداڵەکەت کچەکەت کوڕەکەت فێرە کۆمەڵێک پەیامیان بکە با ئەوانیش بانخواز بن چونکە ئەمانە دەبن بە توێشوو بۆ تۆ و دوای مردنیشت دەبن بە باشترین توێشوو بۆ خۆت و بۆ هاوسەرەکەت و بۆ ماڵەکەت و بەرەکەتێکی ئیلاهیت بەسەردا دەبارێ لە ماڵەکەت بەڕێزەکەم ڕەنگە هەندێک جار هەیە ئێمە چاکە دەکەین بەڵام نازانین ئەم چاکەی شوێنی خۆی دەگرێتەوە یان ناگرێتەوە دەبێ ئێمە هەرگیز بیر لەوە نەکەینەوە ئایا ئەگەر چاکەمان کرد خەڵک سوپاسمان دەکە یان نامانکە لا نورید منکم جەزاء ولا شکورا ئێمە دەبێ ئەمە پەیاممان بێ ئێمە چاوەڕوانی پاداشت و پاداشتی ئیلاهی دەکەین ئەگەر خەڵی سوپاسمان بکەیە سوپاسمان نەکە ئێمە ئەومان بەلاو گرنگ نەبێ بەڵکو هەموو کاتێ ئەمە پەیاممان بێ ئێمە چاوەڕوانی سوپاس و پاداش لە ئێوە ناکەین
جا وەکو لە ئەثەر هاتووە دەڵێ ڕەنگە هەندێک جار هەیە تۆ چاکە دەکەی لەگە کەسانێک کە شانی چاکە بن و کەسانیشتر شانی ئەو چاکە نین بەڵام ئەمە بەلای تۆ گرنگ نەبێ ئەگەر چاکە لەگە کەسێک شانی چاکە بوو ئەوە چاکە بەڵام ئەگەر شانی چاکە نەبوو ئەو خۆت شانی ئەم چاکەیت لەبەر تۆ کەسێکی چاچی بۆیە چاکە لەگەر هەموو کەسێ دەکەی بۆیە پێغەمبەری خوا درود و سڵاوی خوای گەورە لێ بێ فەرمودەیەکدا دەفەرمێ البر لا يبلى والإثم لا ينسى والديان لا يموت فكما تدين تدان دەفەرمێ چاکە هەرگیز ون نابێ ها لە زمانی کوردی خۆشمان لە پەندی کوردی دەڵێ چاکە بە ئاو دابدە و ڕۆژێک لە ڕۆژان پێی دەگەیتەوە پێت دەگاتەوە ئەم چاکە یعنی چی یعنی ئەگەر لە دنیاش پێت نەگاتەوە بەڵام دڵنیە بە لە قیامەت پێت دەگاتەوە وچی گوناه هیچ لەبیر ناکرێ لە دەفتەری کردەوەت ناسڕێتەوە مەگەر بە تۆبە و ئیستیغفار و لێبوردنی خوای گەورە نەبێتن واروها والديان لا يموت خوای گەورەش هەموو کاتێ زیندووە و نامرێ و کەما تدین و تدان و بشزانت تۆ چ بچینی ئەوە دەدووریتەوە خوشکە بە ڕێزەکەم واللهی ئەگەر بۆ دایک و باوکت چاکبی خوای گەورە منداڵی ساڵحت پێدەدا ئەوانیش بۆ تۆ چاک دەبن ئەگە بۆ خەسوو خەزورت چاکبی خوای گەورە تۆش دەبیت بە خەسوو خەزورت خوای گەورە چۆن بووک و زاوای وات پێدەدا بۆ تۆ باش دەبن ئەمە قانونێکی ئیلاهیە و خوای گەورە مزامەلە لەگەر هیچ کەسێ ناکە جا بەڕێزەکانم ڕەنگە زۆر جار هەیە ئێمە زۆر متەئەسیر بین بە دنیا بە شێوازێکی وە ینی شتێکی دنیامان دەست ناکەوێت یا هەوڵ بۆ شتێکی دنیای دەم زۆر خەفەتی پێدەخۆین ئێمە دەبێ بزانین خوشکە بەڕێزەکەم یا شتێک لە ڕابردوو بۆمان نەهاتۆتە دی کە بە بیرمان دێتەوە زۆر حەسرەت و خەفەتی پێدەخۆین یا زۆر غەمی داهاتوومانە ئەرێ دەبێ لە داهاتوو کچەکەم وابێ کوڕەکەم وابێ ئەی ئەگەر وانە بوو جا من چی بکەم خوشکە بەڕێزەکەم پێویستە ئێمە بزانین ئێمە ناتوانین ڕابردووی خۆمان بگۆڕین کە ناتوانین بیگۆڕین کەوابێ دەبێ بیخەینە ناو پەڕاوی لە بیرچوون و ناشتوانین وێنەی داهاتووی خۆمان بکەین کە ناتوانی وێنەی داهاتووی خۆت بکەی کەوابی ئەوەی لەسەر تۆ پێویستە یەکەم هەوڵدان دووەم پشتبەستن بە خوای گەورە ئەوە تەی خوای گەورە پەیامێکە ئاراستت دەکا و پێت دەرێتی وعلى الله فليتوكل المؤمنون پێویستە بڕواداران پشت بە خوای گەورە بەستن وقل يعملوا ئیش بکە هەوڵ بدە بۆ لە هەمان کاتیشدا پشت بە خوای گەورە بەستەوە لە ناخودل و دەروون تا پشت بە خوای گەورە بەستەوە جا ڕۆژێکیان پێغەمبەری خوا درود و سڵاوی خوای گەورەی لێبێ لە بازاردا دەگەڕا چاوی بە بەرخێکی عەیبدار کەوت مردبوو مردارەوە بوو لە بازار فرێدا بوو پێغەمبەری خوا بە چەند کەسێکی وت ئەرێ ئەو بەرخەتان دەوێ بە درهەمێک ئەوانیش وتیان نا وەڵڵی پێغەمبەری خوا بۆ چیمانە مردووە مردارەوە بووە ئەگەر زیندوش بە هەر عەیبدار بوو چ جای ئەوەی کە مردووە جا پێغەمبەری خوا فەرمی وەڵڵاهی ئین لە دنیا ئەهوەن عند الله من هذا فەرمووی سوێن بەخوا دنیا هات چۆن ئەوە چەند بێ قیمەتە لای ئێوە بە بەلاشیش ناتانەوێ دەوەڵڵاهی دنیا لەکن خوای گەورە زۆر لەوە بێ قیمەترا جا خوشکە بەڕێزەکەم تۆ خۆت یەکلاکەوە بۆ خوای گەورە کە نێتت باش بێ واللهی تەنانەت خەوتنت هەستانت دانیشتنت ئیشکردنت چێژ لێنانت خزمەتی ماڵەکەت پاکردنەوەی ماڵەکەت دڵخۆشکردنی هاوسەر و منداڵەکەت هەر هەموو لۆ بە عیبادەت حیساب دەکرێت زانایەکان دەڵێن ئێواران کە دەخەوی تەنها ئەگەر دووشت بکەیت تا بەیانی دوو فرشتە بۆ دەبن بە پاسەوان و هەر هەموو دقە بە دقە چرکە بە چرکە لە بۆت بە عیبادەت دەنووسن ئەو دوو شتەش دەزانی چیە خوشکە بەڕێزەکەم یەکەم شت پێشەوەی بخەوی دەستنوێژێک هەڵبگرە ئەگەر دوو ڕکعاتیش نوێژیش بکەی ئەوە هەر زۆر زۆر باشترە چونکە لەوانەیە بە ئاگە نەیت لە بۆ شەو نوێژ ئەم دوو ڕکعات نوێژە بۆت دەبێ بە چرا گۆڕەکەت ڕووناک دەکاتەوە وە خوشکە بەڕێزەکەم کاتێک کە تۆ دەخەوی بەدەستی بەدەست نوێژ خوای گەورە دوو فرشتت بۆ دەنێری
تا بەیانی پاسەوانیت دەکەن و تا بەیانی لە بۆت بە عیبادەت حیساب دەکەن. شتی دووەم کە عیبادەتەکە تەواوی هەموو لە بە عیبادەت سرکە بە چرکە بۆت بە عیبادەت حیساب کرێ. هەر کاتێک بە ئاگا هاتی ئەم تەسبیحاتە بخوێنە. لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير سبحان الله الحمد لله ولا إله إلا الله ولا حول ولا قوة إلا بالله العلي العظيم. ها سيرك أما تسند كما خوشك برزكم سند سركيشي بيويستا أما بخوينا تا بياني يعني تي داي باور بكان أجر إما جياني من ضالي وبيري وخوتنا كان ليدر بينين أوي كدمينيتو أجر كسي ليش ينداوتوا خەریکبوون بە ماڵ پاکردنەوە و بە تەلەفۆن و سەیرکردنی تەلەڤیزۆن و نان خواردن و ئەمانە هەمووی لێ دەربینە. ئەگەر لێکیان داوەتەوە ئەگەر تەمەن 6 ساڵ بی تەنها ساری لێ دەمینێتەوە. لەبەرەوە ئەگەر تەمەن 6 ساڵ بی ئەگەر لە شەو ڕۆژێکە 8 سعات بخەوی کابی 20 ساڵ لە تەمەنت بەس بە خەوتن ڕۆیشتووە. 6 ساڵی منداریشی لێ دەربینە. دەی چێ هەیە لە ئێمە ڕۆژانە 2 سعاتی هەر بە نان حازرکردن و بە نان خواردنی نەباتە سەر؟ ئەی چێ هەیە ڕۆژەی 2 سعاتی هەر بە تەلەفۆن و تەلەڤیزۆن نەبردوویتە سەر؟ هەموو ئەمانە خوشکە بەڕێزەکانم ژیانت دەبا ژیانت دەخوا، بەڵام تۆ ژیان بخۆ، تۆ کات بخۆ، بیخۆ بۆ ئەوەی چی؟ وەتەزەوەدوا فەئینە خەیرە الزادی تەقوا وەتەقون یا ئولی الئەلباب. خوای گەورە دەفەرمێ زاد و زەخیرەی زۆر بۆ خۆت دابنێ، فەئینە چونکە باشترین زاد و زەخیرەی قیامەت بریتە لە خواترسی و تەقوا و ئیشی چاک. زا خوشکە بەڕێزەکانم زانایەکان هاتوونە پێناسەی عیبادەتیان کردووە بە شێوازێکتر. العیبادە هو يشمل كل أفعال وأقوال ما يحبه الله من قول سواء كان ظاهريا أم باطنيا. زانایەکان دەڵێن عیبادەت بریتیە لە هەموو ئەو وتە و کردەوانەی کە خوای گەورە پێی خۆشە و حەزی پێیەتی، ئەوەی چ بە دڵ ئەنجام دەدرێ یاخود بە بەشەکانی جەستە ئەنجام دەدرێتن. زا خوشکە بەڕێزەکەم بەقەدەر ئەوەی کە تۆ کار و کردەوەی چاک دەکەی بەقەدەر ئەوە لە خوای گەورە نزیک دەبیتەوە، بەقەدەر ئەوەش خوای گەورە دلت خۆش دەکا و مۆفەقت دەکا و تەوفیقت پێدەبەخشێ و خوای گەورە کار و کردەوەکانت چاک دەکا. زا خوشکە بەڕێزەکانم یەکێ لە سەحابە بەڕێزەکان کە ناوی زەید بووە، ئەم زەیدە زۆر حەزی دەکرد سەدەقە بەدزی بکاتن، بۆیە دائیمەن زۆر کاتە بوو سەدەقەی بگەیشت بە شوێنێک کە کەسی لێ دیار نەبووە ئەو پیاوە سەدەقەیەکی دەکرد. زۆر حەزی لە سەدەقەی سڕ بوو، لەبەرەوە خوای گەورە کە باسی سەدەقەی سڕ دەکا هەم خوای گەورە قبولی دەکا و هەمیش گوناهەکانتی پێدەسڕێتەوە. زا ڕۆژێکیان چوو بۆ مزگەوت بینی تەنها پیاوێک لە مزگەوتە، ئەم کاتە کاتی چێشتەنگا بوو، دیتی یەک پیاو لە مزگەوتەوە نوێژ دەکا و خەریکی نوێژ و عیبادەتە، وتی بەخوا پێدەچی ئەم پیاوە پیاوێکی زۆر فەقیر و هەژار و نەدار بێ، بۆیە هەندێ پارەی لە بەرچی دەری ناو لە تەنیشت پیاوەکەی دانا و بە خێرایی قۆندرەکانی لە پێ کرد و لە مزگەوت دەرچوو. بەڵام کوڕەکەی زانی لە هەستی پێ کرد ئەمە باوچێتی، بەڵام نەیزانی ئەمە بۆچی وای کرد. پاشان وتی باوکە ئەوە چی بوو ئەم پارەت لە تەنیشتە مندانە؟ وتی کوڕم لە چێن دەروتی لە مزگەوت ئەمن کە نوێژم دەکرد و بە خێرایی هاتی پارەت دانا. وتی وەڵڵا چما تۆ بووی؟ وتی بەڵێ. وتی وەڵڵاهی نەمزانی تۆ بووی. وتی من ویستم سەدەقەیەک بەدزی بکەم، وتم ئەم پیاوە کە لەم کاتە ناوەختە نوێژ دەکا و عیبادەت دەکا دەبێ پیاوێکی فەقیر بێ، بەخوا ئەم زارە ئەم سەدەقەیە دەدەم باو. وتی باوکە وەڵا من بووم. وتی دەی بابەت خوا با بچین بۆ لای پێغەمبەری خوا درود و سڵای خوای گەورەی لێبێ، با ئەمەی بۆ بژێڕینەوە بزانین ئایا دەکرێت من سەدەقەی تۆ وەربگرم؟ جا ئەمەیان بۆ پێغەمبەری خوا جێڕا، پێغەمبەری خوا درود و سڵای خوای گەورەی لێبێ ڕستەیەکی زۆر بە پێیزی فەرمووی فلك ما أخذت يا معين ولك ما نويت يا زيد. فرمووی ئەی معین کە کوڕەکە ناوی معین بوو، فەرمی ئەی معین ئەوەی کە پێدرا حەلالی خۆتە، بەڵام ئەی زەید بەو نێتەی کە تۆ دات خوای گەورە لەسەر ئەساسی ئەو نێتە خوای گەورە لە تۆی قبول کرد. ئەتونێتت بوو کە سەدەقەیەکی بەدزی بکەیت و بدەی بە کەسێک ئەم کەسەت بە هەژار بینی هاتە پێش چاوت، بۆیە خوای گەورە لێتی قبول کرد. زا خوشکە بەڕێزەکانم
ئیمامی ئیبن قەییم ڕەضا و ڕەحمەتی خوای گەورە لێ بێ دەفەرمێ ئاگدار بە گوناه و تاوان مەکە چونکە گوناه و تاوان تووشی کۆمەڵی بەڵام موسیبەتی یەکجار گەورەت دەکا جا باسی هندێک لە زەرەر و زیانەکانی گوناه و تاوان دەکا ئیمام ئیبن قەییم دەفەرمێچێ لە زەرەر و زیانەکانی گوناه و تاوان ئەوەیە کە علم و معریفەتت ئەگەر هەد بێ بەڵام لە ناخ و دل و دەروونت نامینێ و دەسڕێتەوە لەبەر العلم نور علم بریتێ لە ڕووناچی چ شتێک دەیسڕێتەوە چ شتێک دەیکوژێنێتەوە گوناه و تاوان لە ناخ و دەرو دل و دەروون تعلم ناها ناهێلێ بۆی زۆر کەس دەڵێ قورئانم لەبەر بێ بەڵام هیچم لەبیر نەماوە چەندەها کتاب و خوێنتەوە چەندەها فەرمودەم لەبەر بووە هیچم لەبیر نەماوە ئەمە دەزانی بۆ چونکە گوناهی کردووە گوناهەکان علمەکەیان سڕیتەوە جا خوشکە بەڕێزەکەم ئیمامی شافعی ئاوە گەنجێکی 14-15 ساڵی بوو ئالەو کاتەدا ئیمامی مالیک مامۆستایەکی زۆر بەناوبانگ بوو لە شاری مەکەی پیرۆز بوو ئیمامی مالیک کە ئیمامی شافعی هاتە خزمەت ئەو بۆی وانەی لەلا بخوێنێ ئیمامی مالیک هات لە پێش ئیمامی مالیک لەسەر چۆک دانیشت ئیمام مالیک کۆمەڵی پرسیاری لێ کرد بینی گەنجێکی زۆر بە زانست و زانیاری و تێگەیشتن و زیرەکێکی زۆر سەیری هەیە فەرمووی ئەی کوڕی خۆم ئامۆژگاریت دەکەم خوای گەورە علمێکی زۆر باش و چاچی بە تۆ بەخشیوە تکات لێ دەکەم بە گوناه ئەم زانیاریانە مەکوژێنەوە ئەم علمە مەکوژێنەوە کە خوای گەورە و نورێ خستیتە ناو دل و دەرونی تۆ جا خوشکانی بەڕێز یەکێ لە شتانەی کە بەڕاستی لە گوناه و تاوان زەرەری هەیە بۆ مرۆڤ ئەوەی کە مەحرومت دەکات لە ڕزق یەشتر لەوەکان کە تووشی زۆرێک لە بێتاقەتی و وەهن و بێزاریت دەکات وەروها خوشکە بەڕێزەکەم یەکێ لە ئاثارە خراپەکانی گوناه و تاوانەوەیە کە حەز دەکەی بینی خۆت و بەندەکانی خوای گەورە وەکو جۆرێک لە وەحشیەت دروست دەبێت دلت بە کەس خۆش نییە دلت بە خوای خۆش نییە دلت بە عیبادەت خۆش نابێت دلت بە نوێژکردن بە قورئان خوێندن خۆش نابێت یعنی هەز دەکەی تێکەڵ بە خەڵک دەبی بەڵام دلت خۆش نییە تێکەڵ بە دۆست و برادەرانت خۆش دەبی دلت خۆش نابێ نوێژ دەکەی دلت خۆش نابێ دەچی بۆ سەفرە دلت خۆش نابێ ئەمە بەشێکە لە سزای گوناه و تاوانەکانی کە خۆت ئەنجامت داوە هەروەکو بەشێک لە پاداشتی چاکەکان خوای گەورە پێت داتەوە لە دنیا بە هەمان شێوازیش بەشێک لە سزای گوناه و تاوانەکان خوای گەورە پێت دەداتەوە خوشکە بەڕێزەکەم لە کۆتاییدا دەمەی چەند ئامۆژگاریەکی بە پێزی خوشکە بەڕێزەکانی خۆم بکەم هەم بۆ خۆم هەم بۆ ئێوەکو بەبیر هاتنەوە یەکەم شت خوشکە بەڕێزەکەم پێت دەڵێم ژیانی خۆت بگۆڕە ڕێڕەوی ژیانی خۆت بگۆڕە و لە هەمان کاتیشدا خۆت لە ڕۆتینیات دوور بخەرەوە هەندێکشت هەیە ڕۆتینیاتە ژیانی خۆت تەمەنی خۆت گەنجایەتی خۆت کاتی خۆت لە ڕۆتینیات سەرف مەکە بۆ نمونە کچ هەیە کە دەچێ بۆ شوێنێک زیاتر لە سەعاتێک ئیلا خەریکی ڕەفتە بەستنەکەی و ئەم زۆرە شتانە دەبێ ئەمە کات کوشتنە گەنجایەتی کوشتنە ژیان کوشتنە هەندێک ڕۆتینیات هەیە سادە بە سادەیی بژی و یەکێک لە ئامۆژگاریەکانی ترم خوشکانی بەڕێزم چەند دەتوانی ڕۆژانە لەسرە خۆتی واجب کە بەلای کمی 100 جار 200 جار حتا 1000 جار حتا 10,000 جار بري أستغفر الله الذي لا إله إلا هو الحي القيوم وأتوب إليه وزور لا حول ولا قوة إلا بالله العلي العظيم چونکە ئەمە گوناهە كانت دەسڕێتەوە پایت بەرز دەکاتەوە سینەت فراوان دەکا کار و ژیانت ئاسان دەکا ڕزقت بەسەردا دەبارێنی خۆشەویستت دەکا لای بەندەکانی خوای گەورە وخوای گەورە کارە جیاجیەکانت بۆ ئاسان دەکا خوای گەورە مۆفەقی دنیا و قیامەتت دەکا بۆیە ئەمە بیکە سەر ویردی زمانت وە زۆر سەڵاوەت لەسەر پێغەمبەری خوا لێ بدە درود و سڵاوی خوای گەورەی لێ بێ
خوشی بەڕێزم ئامۆژگاریشترمەوەی هەمیشە ڕووگەشت بە بەرامبەر بە خەڵک و هەمیشە نەرم و نیام بە بەرامبەر بە خەڵک چونکە تۆ ئەگەر نەرم و نیام بووی و هەمیشە لێوت بە زەردەخەنە بوو ئەوە هەم سۆز و هەم خۆشەویستی خەڵک بۆ خۆت کەسب دەکەیت و لە هەمان کاتە خوشی بەڕێزم ئاسۆی ژیانت فراوان بکە ئاسۆی ژیانت فراوان بکە هەوڵ مەدا بیر لەوە بکەیتەوە کەسێک قسەیەکی کرد غەیبەتێکی تۆی کرد قسەیەکت بۆ گەڕاوە خۆت تەنگاوکەیت و بیکەیتە بەبەر وەکو برێ بەگرێک لەسەر دڵتا نا ئاسۆی خۆت فراوان بکە لێبوردەیت هەبێ بەرامبەر بە خەڵک پۆزش بۆ خەڵک بهێنێر بێ ڕەنگە وای نەگوت بێت ڕەنگە مەبەستی ئەمە نەبێ بیر لەوە مەکەیتەوە ئینتیقام لە خەڵک بکەیتەوە ئەهان پێغەمبەری خوا دەفەرمێ ئیاکم وەالظەن فإن الظەن ئەکذەب الحەدیث نەک گومانی خراپ بە خەڵک مەبە و قسەیەکت بۆ گەڕاوە برێ کار لێ دەکەم ئەم قسانە بۆ من مەگەڕێنەوە وەکو زانایەکان دەڵێن دەبێت چەند ناخۆش بێ لە ڕۆژی قیامەت تۆ ئەو کەسەی کە ڕقت لێ غەیبەتت کردووە بۆ غەیبەتت کردووە بۆ بوختانت پێدا کردووە چونکە ڕقت لێ بوویتەوە اینجا بزانە لە ڕۆژی قیامەتی دەبێ حەساناتەکانی خۆت بدەی بە ئەو و سەیئاتەکانی ئەو دێ بەس بۆ سەرەتەوە ئەمە چەند مامەڵەیەکی ناخۆش و دوژمن کارانەیە لەگەر خۆتی دەکەی جا بۆیە ئاگدار بە خوشکە بەڕێزەکەم لە کۆتاییدا دەڵێم ئەوەی کە باسمان کرد هیوادارم بێبارانی ڕەحمەت دلەکانی ئێمەی پێ ئاودان کرد بێتەوە و خوای گەورە یارمەتی دەرمان بێ بتوانین خزمەتی دینی خوای گەورە بکەین و بتوانین شتێک لەم ژیانە پێشکێش بکەین خوای گەورە بمان کە بەمای هیدایەت بتوانین ئەگەر بە چرایەکیش بێ لەم بانگەوازیە ئیلاهیە پەیامگەاندنی ئەم پەیامە ئیلاهیە ئاسمانیە بگێنن بە خەڵک ڕەنگە یەک ڕستەی تۆ ڕەنگە یەک زەردەخەنەی تۆ دڵی خەڵکێ خۆش بکە پاشان تۆش پێی نەزانیت سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين